ئەم کاتەتان باش من کامەران حاجۆ عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە کرانەوەی دیبلۆماسی بەڕووی هەرێمی کوردستان دەکەین باز لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە و پێگەی سیاسی هەرێمی کوردستان دەکەین باز لە ناوەڕۆکی سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەولێر دەکەین ئەم سەردانەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەولێر لە هەگبەیدا چی هەبوو؟ هەرێمی کوردستان چ داواکاریەکی هەبوو بۆ چارەسەرکردنی پرسی کەرکووک کێشە ئابوووریەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران و پرسی ڕۆژئاوای کوردستان پۆمپیۆ چ داواکاریەکی بۆ سەرۆک بارزانی و بەرپرسانی دیکەی هەرێمی کوردستان هەبوو لەگەڵمان بن. کرانەوەیەکی دیبلۆماسی هەیە بەڕووی هەرێمی کوردستان ئێوە چۆنی دەبێن؟ لە هەرێمی کوردستاندا هەر لە دوای 2005ەوە کارێمی کوردستان بۆ قەوارێکی سیاسی وڵاتان بە شێوەیەکی گشتی هاتنە ئێرە و تەعامولیان لەگەڵ هەرێمی کوردستان کرد وەکو نیمچە دەوڵەتێک یانی بۆچی؟ لەبەرەوەی لەناو خۆدا جۆرە ئیستیقرارێک هەبوو کە وای کردبوو وڵاتان ئەو ئیستیقرارە هەڵبەسەنگن و وای کە بەرژەوەندەکانی ئەوان بپارێزن. ئیستیقرار کە تۆ باسی لێوە دەکەیت چ گرنگێکی هەیە بۆ وڵاتان؟ یەکجار زۆری هەیە لەبەرەوەی بەرژەوەندەکانیان پارێزراو دەبن لێرەدا ئەگەر لە شوێنێک بەرژەوەندەکان پارێزراو نەبن ئەو وڵاتە نایێت تەعامل. بەرژەوەندی ئەوان چییە؟ بەرژەوەندی ئەوان لێرە لە ڕووی ئەمنیەوە بگرا بۆ ئەوان گرنگێکی زۆری لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەربازیەوە. هاتنی وەزیری دەرەوەی ئەمریکا و پێشترش وەزیری بازرگانی ئەمریکا پێ دوایە گرنگ بێت بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ گرنگێکی زۆرەیە خۆشی ئاماژە بەوەی کردکەوە هەرێمی کوردستان وەکو وڵات تەکسان دەبینێتن هەرێمی کوردستان زەی متمانەی ئەمریکایە ئەوان هەمیشە باسییانەوە کرێ لە کەناڵەکانی خۆیان کاتێک خستان لەگە سیاسەتمەدارەکان کردووە ئەوان کورد وەکو دۆست خۆیان دەبینن. دەڵێن هاتنی ئەو وەزیرانە بۆ کوردستان هیچ گرنگ نییە ئەمڕۆی مامەڵەمان لەگەڵ دەکەن سبەی دەمان فرۆشن. نە شتێکی وان نیە چونکە ئێمە دەبینین کە هاتنی ئەو بەرپرسە باڵایانەکە لەسەر ئاسی ئەمریکا کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن یاخود لەسەر ئاسی فەڕەنساییان لە هەر دەوڵەتێکی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە جۆرێک وا تەوەقع دەکەن کە هەرێمی کوردستان پێشگیرێکی سەرەکی هەیە لە ناوچەکەی بۆ ئەوی بتوانێت ئەو هاوسەنجێکە لێرکوانە ئەوان زەرکرد فۆکسیان لەسەر دوایە ئایندەی کوردستان چی بەسەر دێت؟ دۆ ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان دەتوانین ئایندەیەکی باش بۆ خۆمان دابین بکەیت. سەبارەت بە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا پێگومان پێگەیەکی گرنگی هەیە دەبینین وەزیری دەرەوەی ئەمریکا کە لە دوو شەوی ڕابردوو سەردانی هەرێمی کوردستانی کردووە تەنها بەڵکو هەرێمی کوردستان نەبوو تەنها بۆ نمونە سەردانی عێراق کوێت قەتەر سعودیا ئیماراتی بەڵکو ئەمە دوومانە بەڕای من بە پێخینەوەی من مانای سیاسی و مانای ئابووریشدا پێ دوایە لە داهاتوودا سەقام گیری کوردستان باشتر دەبێت پێگەی کوردستان بەهێزتر بێت بۆ پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بێگومان واقعەکە ئێمە دەبی واقعی بیرکەینەوە ئەو پەیوەندیەی کە هەرێمی کوردستان لەگەر دەرەوەی هەبوو کە پێش 16 ئۆکتۆبر پەیوەندیەکان زۆر بەهێز و وەکو دەوڵەتێک مامەڵەی دەگەدەکە بەڵام لە دوای 16 ئۆکتۆبر پەیوەندیەکان لاواز بوو پێگەی هەرێم هاتە خوار بەشێک لە بەرپرسانی باڵای وڵاتان سەردانی هەرێمی کوردستان دەکەن پێتان وایەوە گرنگ بێت بۆ کوردستان و باشبوونی دۆخی ئابووری و سیاسی دارێمی کوردستان؟ بەڵێ بێگومان وەک ئەمە دەزانین لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەروها ناوەخۆیش هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە و هەروها بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانکردنی ئەو سەرکردانەی جیهان و هەروها ئەو سەرۆکە گەورانە بە تایبەت لەو دوای ئەو هەڵبژاردنانە و تەشکیلکردنی حکوومەتی عێراق پێگە و ڕۆڵێکی گرنگی تایبەتی خۆی هەیە. بە تایبەت کاتێک لەو دوسێ ڕۆژەی دواییدا کە وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گرینگە پێم وایە گرینگە و هەروها تایبەت ئەوە گرنگی خۆی هەیە بە تایبەت لە ڕووی پێگەی هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان زۆر بایەخی پێدەدرێت بە بەراورد لەگەڵ کوردەکانی دیکەی ناوچە ئەوە دەگەڕێتەوە زیاتر بۆ ڕۆڵی سەرکردەکانی هەرێمی کوردستان کە دەتوانین بڵێن تایبەتمەندی خوانە هەروها زیرەکیخوان هەیە دوایە هۆکار چییە؟ هەرێمی کوردستان بۆ ئەوەندە گرنگە؟ پێگەیەکی جیۆساتێکی هەیە لە هەرێمی کوردستان بۆ هەموو دەوڵەتەکان گرنگە بە تایبەتی زلهێزەکان کە ئێستا دەبینین ململانەیەکی سیاسی هەیە لەبەرچی کوردستان گرنگە؟ بەهۆی بوونی ئابووریەکی تۆکمە و باش گرنگی ئەو تۆی هەبووە
بەهۆی ئابوووریەوە بەهۆی سیاسی و بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان زیاتر سەقامگیرترە. باشە پێشمەرگە ڕۆلی نەبووە لەو دروستکردنی ئەو بێگومان ڕۆلی هێزەکانی پێشمەرگە زۆر بابزانین ئامانجی سەردانەکەی وەزیری دەرۆی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان چی؟ بڵێ بەخێربێن. پەیوەندی هەرێمی کوردستان لەگە ئەمریکا پەیوەندیەکی باش بووە و لە ڕابردوش شاندی پایەبەرز لە جێگری سەر و کۆمارەوە و وەزیری دەرەوە وەزیری بەرگری و کەسایەتی تریش لە کۆنگرێس و لە سێنەت سەردانی هەرێمیان کردیە. بەڵام لەو ئان و ساتەدا وەزیری دەرەوە کە جەولێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە 8 وڵاتە مانابەخشە، چونکە لە ئان و ساتێکدایە کە ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی خۆی لە سووریادایە و دوای ئەوە هەنگاوەکان چ دەبیتن و یاخود پێشبینیەکان چ دەبن. چۆن دەکرێت هەرێمی کوردستان سوود لەم جۆرە سەردانانە ببین؟ ئەو جۆرە سەردانانە و یاخود ئەو پەیوەندیانە ئەوەش وا دەگەینی کە هەرێمی کوردستان بەڕەغمی ئەوەی کە لە ساڵی ڕابردوو پاشی ئەو هەوڵانەی چڕکراوە کە گۆشە گیر و پەراوێز بکرێتن و هەوڵەکانی هەرێمی کوردستان دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان وای کرد کە ئەو تاوقە بشکێنرێ. یەکەم سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەرەتای مانگی 12 2017 لە بۆ فەڕەنسا بوو کە سەرۆک ماکرۆن پێشوازی لێ کرد، دواتر لە بۆ ئەڵمانیا و لە بۆ ڤاتیکان و مۆسکۆ و تاران و بەغدا و ئەنقەرە و هۆڵەندا و شوێنی تریش. ئەووا دەگەینی کە جێگە و پێگەی هەرێمی کوردستان تا ئەو ڕۆژ وە خۆی بەهێزە، چ لە ڕووی ئابووریەوە کێستان باری ئابووری بەرەو باشتر خۆی بەهێزە وە خۆی بەهێزە 16 ئۆکتۆبر وە خۆی بەهێزە و بە ئومێدوێنێ بەهێزتریش بین کە باری ئابووری باشتر بیتن، چونکە کۆمەڵک فاکتەر هەنە لە ناوچە گۆڕانکاری ناوچەکان کە بەشێکیان بە شێوەی خێرایی ڕوودەدەن، بەشێکیان چ لە ڕووی ئابووریەوەبی چ لە ڕووی وزەوی و چ لە ڕووی ئەمن و ئیستیقرارەوەبی. ڕاستە ممکنە پێگەی داعش وەکو خلافەت ئەوڕۆ نەمابیتن، شاری گەورەی لە چ لە سووریا چ لە عێراقەوە لە دەستەوە نەمابی، بەڵام مەترسی داعش یاخود سەرهەڵدانەوەی داعش و داعشی تر لە ئارادایە، چونکە کێشەکانی یاخود هۆکارەکانی کە داعشی دروستکردە ئێستا چارەسەر نەکرایە. لە دوای 16 ئۆکتۆبر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ زۆربەی وڵاتانی دنیا زۆر سارد بوو، بەڵام ئێستا کرانەوەیەکی دیبلۆماسی و سیاسی دەبیندرێ. ئەو نەهێنیە چییە کە بایەخ بە هەرێمی کوردستان دەدرێت؟ ساردیەکەی ممکنێتە ئەوانێک کە هەڵوێستی خۆیان دەربڕی لە کاتی ڕێفراندۆم بەشێکی هەرە زۆری دەتوانم بڵێم لەبەر دۆستایەتیان لە بۆ خەڵکی کوردستان بوو، ممکنە لە کاتەکەیان بە گونجاو نەدەزانی، نەک لە بەرەوەی کە وەکو مافێک بە مافی خەڵکی کوردستان نەزانن. بەڵام ممکنە هاوڕانە بم ئەو ساردیە، چونکە یەکەم لایەن کە ئەو گۆشە گیریەی شکاند و دوایەوە چەند وڵاتی تریش بانگهێشتی شاندی هەرێمیان فەڕەنسەرەوەی ئەو کاتی ئەمریکا هات بۆ بەغدا، بەڵام نەهاتە هەرێمی کوردستان. سەرۆک کۆماری ئەمریکاش هاتە بەغدا، کەسی لە بەغدا لە هاتە عێراق کەسی لە بەغدا نەدیت، ینی ئەوە ناکرێت بکرێتە پێوەر. بەڵام لەگەر ئەوەشدا پەیوەندیەکان هەر هەبوونە و سەرۆک کۆماری فەڕەنسا زۆر بەگەرمی پێشوازی لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرد و وەرگوتم لە ئەڵمانیا و لە ڤاتیکان و لە مۆسکۆ لە زۆر شوێنی تریش، دوای ئەوانە لە بەغدا و لە تاران. ئێستا بۆکو دەبیندرێ هەوڵێک هەیە، ینی هەر وڵاتێک هەوڵ دەدا هەولێر لە خۆی نزیک بکاتەوە. پێ دوای ئەمە بۆچی بگەڕێتەوە؟ ینی بۆ نمونە لە بەغدا فەرشی سوور ڕادەیەخرێ بۆ سەرۆک بارزانانی و بە هەمان شێوە وەکو تۆ باس لێوە کرد شاندی هەرێمی کوردستان سەردانی وڵاتانی دەرەوەی کردووە. ینی گرنگیدان و بایەخدان بە هەرێمی کوردستان ینی هۆکارەکەی چی؟ ئابووریە، سیاسیە، جوگرافیە؟ واقعک لە عێراق هەیە ئەوڕۆ، ینی عێراق دابەژوە بەسەر تائیفە و مەزهەب و ئیتر سێ پێک هاتەی سەرەکی شیعە و سوننە و کوردە و لە سەرەتای دروستبوونەوەی عێراقی تازەش لایەنی کوردی دەورێکی سەرەکییان هەبوو، چ لە داڵدانی ئۆپۆزیسیۆن بەر لە ڕوخانی ڕژێم و دوای دروستبوونەوە بنیادنانی عێراقی تازەش. بەداخەوە ئەو عێراقی کە هەموو لایەک ئیشان نەبوو کرد لە کاتی ئۆپۆزیسیۆن بەو ئیتیجاهە نەڕۆیشت، پێشیلکاریەکی زۆر لە دەستور و لە زۆر لە مافەکانی خەڵکی کوردستان و مافەکانی خەڵکی عێراق بەگشتی کرا. ئەوڕۆ دەبینین کە هەرێمی کوردستان
ممکنە بە تعبیری سیاسی وەکو کیانێکی سربەخۆ نەبی بەڵام یاریکەرێکی بەهێزە لە گەمەکە چ لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکی نێودەوڵەتی و دژی مرۆڤایەتی کە داعش بوو وت بگرێت لە ڕووی کرانەوەی بازارێکی ئازاد کە لە هەرێمی کوردستان و ڕوئیی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەرەتای کابینەکانی یەک لە دوای یەک تا ئەوڕۆ بازاری ئازاد هەبی کە دەرفەتی کار هەبی و سەرمایە گوزاریش هەبیتن و یاسای گونجاویش هەبی لە بۆ سەرمایە گوزاری مەترسیەکان کە پێشتر باسی لەوە دەکرێت لەسەر پێگەی هەرێمی کوردستان و قوارەی کوردستان هێننەمە قوارەی سیاسی هەرێمی کوردستان بە دەستوری عێراقەوە پێناسەی پێکرایە و ئەگە بشگەڕێنەوە دواتر لە ساڵی هەفتە یاسای ئۆتۆنۆمی هەبوو لە بۆ هەرێمی کوردستان واتە ئەوە تاریخێکی هەیە بنەمایەکی هەیە بەڵام لەگەر ئەوەشدا پێویستە لە ناو خودی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان دەرک بەوە بکەن کە هەمیشە مەترسیەک هەیە لەسەر هەرێمی کوردستان لەلایەن نەیارانەوە بەڵام چ لە ناوە چ لە دەرەوە بەڵام ئەوەی کە پێویستە گرنگە هەبیتن یەکڕێزی و تەبایی لەسەر کۆی کێشەکان و بەتایبەتی ئەوانەی کە پێیوەستە بە چارەنووسی گەلەکەمان و داهاتووی وڵاتەکەمان ممکنە لە ڕووی بیر و ڕای سیاسی و ئەدای حکوومەت و کاری حزبایەتی جیاوازی بێگومان دەبی هەبێتن بەڵام لەسەر بابەتە سەرەکیەکان پێویستە کۆدەنجی و یەکڕێزی لەناو خودی ماڵی کورد هەبی دوای ئەوە چاوەڕێی ئەوە بکەین کە دۆستانمان هاوکارمان بن ئەگەر شڕۆڤەکارێک سەیری بارودۆخەکە بکە دەڵێ سەردانەکەی پۆمپیۆ دوو ئامانجی هەیە یەکێکیان گەمارۆکانی ئەمریکای بۆ سەر ئێران ئەوەی تریش کەیسی ڕۆژ ئاوایە کە ڕوودەدا ئەمە ڕاستە بێگومان ئەمریکا ناشارێتەوە زۆر بەڕوون و ئاشکرا باسی ئەو دوو بابەتەی کردیە لە کاتێکدا کە لە گەتوچە لە دانوستاندندایە بە کشانەوەی هێزەکانی لە 4-5-6 مانجی داهاتوو جێگرەوەی ئەو هێزە بە شێوەک دەبی و ئایا ئەو مەترسیە کە تورکیا لە سەر سنوورەکانی خۆی دەیبینی بە هەبوونی هێزی پەکەکەەوە یاخود هەوادارانی پەکەکە لەو ناوچەیە تا چ ڕادەیەک بەرتەڕەف دەکرێتن ئەوەش یەک لەو بابەتانەیە بێگومان داخوازی تایبەتی هەبوو نیگەرانیەکانیان خستە بەڕووە بە حقیقەت ئێمەژ حکوومەتی هەرێم ئەو نیگەرانیانی کە تووچای هەیتی لێ تێدەکەین و نیگەرانیەکی بێبنەمان نییە بەڵام ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی پێویستە بە هەموو لایەک ئیشی لەسەر بکرێتن و لایەنێکی تریش ئەوەیە کە ئەو گرفتانی کە لە سووریا لە 2011 تا ئێستا سەری هەڵدایە بە جۆرەها لەشکرکێشی و ڕوبەڕووبوونەوەی سەربازی و ماڵوێرانیەکی زۆر چارەسەرەکەی بە ڕێگای سەربازی ناکرێت بەڵکو بە ڕێگای سیاسی و دیالۆجی سیاسی بیتن کە چارەسەر بکرێت لە ناو خودی سووریا و هیوادارین کە لایەنی کوردیش لە سووریا بتوان بە مافەکانی خۆیان بگەن بە ڕێگای دیالۆگ لەگە دەسەڵاتی سووریا لایەنەکەی تر بێگومان شتێکی دیسان نەشاراوەیە ئەو کێشانەی نێوان ئەمریکا و ئێران بە حقیقەت ئێمە وەکو هەرێمی کوردستان پابەندین بەو بڕیارانەی کە حکوومەتی فێدرالی عێراق دەیداتن و لە هەمان کاتیش نامانەوێت عێراق بەگشتی ببێتە ناوەندێک لە بۆ تەسفیە حساباتی ئەو دوو هێزە ئەو گوتی بەشێک ترامپ گوتی بەشێک لە کوردەکان نەوت بە ئێران دەفرۆشن داواکرا بە هەموو شێوەیەک کە ئەو نەوتە ڕابژیرە فرۆشتن لە ڕاستیدا لێرە ناڕوونیەک هەیە کە باسی کوردەکان دەکرێت چونکە لە ڕۆژاواش هەیە و لە کەرکوچیش هەیە ماڵچینە تا ڕادەیەک بەڵام لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە ژێر ئیداری هەرێمی کوردستان نەفت بەرهەمدێتن هیچ نەفتێک بەرەو ئێران ناچێت سەبارەت بە کەرکوک بەنسبەت ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین ئەوڕۆ ئیداریە نەمە بەرپرسنینە بەرامبەر کەرکوک بەڵام ئەو سێ پارێزگا ئەو 4 پارێزگایی کە لە ژێر ئیداری هەرێمی کوردستانە هیچ نەفتێک لەو پارێزگانەکە ئینتاژ دەکرێت بەرهەم دێنێتن ناچێتە ئێران هەمووی کڕیاری پێشوەختی خۆی هەیە لە وڵاتانی دەرەوە باش سەبارەت بە ڕۆژ ئاوە جێویستی ئەوە بووینە کە پۆمپیۆ باسی لەوە کردووە دیدگای سەرۆک بارزانی بۆ چارەسەری کێشەی ڕۆژ ئاوا گرنگە ئەمە تا چەند ڕاستە خۆتان دەزانن لە ڕابردوو سەرۆک بارزانی هەوڵێکی زۆریدا کە هێزەکان لە یەک نێزیک بکاتەوە کاری هاوباش بکەن لە سەرەتای
سەرهەڵدانی ئەو کێشە و قەیرانێک کە لە سووریا هاتە پێش لە 2011 هەوڵەکی جددی هەبوو کە پلتفۆرمە یاخود جەبهەیەکی هاوبەشی هێزە کوردیەکان لەوێ دروست بیتن وی لە هەر کات و ساتێک ئامادە بن بە دانوستاندن بیتن بە ڕێگایەکی تربی بتوان بە مافەکانی خۆیان شاگن بەداخەوە ئەو کۆنفرانسە و یاخود ئەو ڕێکەوتنەی هەولێر و دهۆک بن پێخرا لەلایەن پێدە و هەوادارانیان ئێستا خەریکن ئەوان کە دیارە لەبەر هەر هۆکارێک بیتن دەیانەیە دووبارە ئەو ڕێکەوتنانە زیندوو بکەنەوە هەولێر ڕۆڵی دەبێت ئەگەر بتوانانی ڕۆڵ ببینی لە بۆ کەمکردنەوەی ئێش و ئازاریان و لە بۆ سەرڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوو و خستنە پێشی کارنامەیەکی گونجاو کە لەلایەن هەموو لایەک پەسەند بیتن بە شێوەیەکی پراگماتیکی بیتن بەڵێ بتەکید هەولێر دەتوانانی ڕۆڵی خۆی ببینی و هیوادارین کە بەو ئیتیجاهش بچی چونکە بەڕاستی دەرفەتێکی زێڕین لە بۆ کوردانی ڕۆژاوە هەبوو بەڵداخەوە بە باشی ئیسیفادەی لێ نەکرا هیوادارین لەمە دو زیاتر بتوان ئیسیفادەی بشن. دوا پرسیارم ئەوە دەبێت کاک سەفین سەبارەت بە لە دەستدانی لە سەدا پەنجای زیاتری بە خاکی کوردستان و ئێستا گەورەترین گرفت ئەوەیە لە ناوچەکانی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان تعریب بەردەوامە لەم سەردانەدا گفتوگۆ لەسەر ئەم کەیسەکرا و بە تایبەتیش باشبوونی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان. دوو خاڵکە بە کراوەی ئیشارەی پێدا بۆی کە پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا باش بیتن یەک لەوانە کێشەی چارەسەرکردنی بودجەیە کە لە 2014 تا ئێستا بڕایە هەرچەندە لە مانجی سی ساڵی ڕابردوو تا ئێستا بڕێک مەبلەغێک پارە ڕەوانەی هەرێمەکەی 370 میلیارد دینارە مانگانە ئەوەش هاوکار بوو بەڕاستی لە بۆ پێدان و کەمکردنەوەی پاشە کەفتی موچەکان. بابەتی دووەمیش لەوەی کە زیاتر متمانە زیاتر کاری هاوبەش بیتن و کێشەی دێرینی ئەو ناوچانە چارەسەرکردنی مادەی 140 و ئەوش یەک لەو بابەتانەیە کە یەکێک لە ئەندامەکانی شاندەکە کە دوجار گوتی ئەو بابەتە باسی لێکرا لە 2008 بوو واتە نزیک 10 ساڵە ئەو بابەتە باسی لێ نەکرایە و ئەوەی کە بەدی دەکرێتن هەموو لایەک هاوکار بن یاخود پاڵپشت بنەوەی کە دیالۆگێکی جددی لە نێوان هەولێر و بەغدا هەبی و مادە دەستوریەکان وەکو خۆی جێبەجێ بکات. کەوایە ئەمریکا ئامادەی دەربڕیەوە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخانە بەلای کەمیەوە ڕۆڵێک بجێڕێت. ئەگەر هاتوو دانوستاندنێکی جددی لە نێوان هەولێر و بەغدا لەسەر ئەو بابەتە و بێگومان ئەوروپای ئەمریکای هاوکار دەبن لە بۆی کە زەمینە خۆشکەرێ هەبێتن لە بۆ چارەسەرکردن و یاخود دەست بە گفتوگۆکردنی جێبەجێکردنی ئەو مادەیە. هیچ ئیتفاقی کراوە لە نێوان بەغدا و هەولێر سەبارەت بە باشبوونی دۆخی ئابووری کوردستان یاخود گفتوگۆ هەیە جارێ نەتیجەیەکی کۆنکریتی تا ئێستا نیە بەڵام دانوستانەکان تا ڕادێکی باش ئەرێنی بوونە تا ئێستا. ئێستا هەست بەوە دەکرێت کرانەوەیکی دیبلۆماسی هەیە بە ڕووی هەرێمی کوردستان تۆ گەشتبینی بەم کرانەوە دیبلۆماسیە پێت وایە شتێکی باش بێت بۆ هەرێمی کوردستان؟ من کرانەوەی دیبلۆماسی نبینم بەڕاستی زیارەت وانە ئەوە کرانەوە نییە بەڕاستی گۆڕینیە نبینم لە سیاسەتی ئەمریکا یا ڕووس یا ئەوروپا بەرامبەر کورد یعنی مەبەسم لە گۆڕین چییە وەک میلەتی حسابی بۆ بکەن مافیچارە نووسیە لە ڕووی سیاسی و حسابی بۆ بکەن نەک تەنها چەک و پارە و ئەو شتانە بە ڕێی من ئەویش دوو هۆکاری هەیە هۆکاریشی ئەوەیە کە خۆیان لە سیاسەتیان تا ئێستا کورد وەکو میلەتی حساب ناکەن جیاوازن ئێمە کوردی عێراقین و کوردی تورکیا و هەر کەسە لە ئەڵێ لە وڵاتی خۆت لەگەڵ حکوومەتی خۆت کێژەکانی خۆت هەلکە باشە بەڵام کورد دەوڵەت نییە ینی هەرێمی کوردستان دەوڵەت نییە وەزیری دەرەوەی ئەمریکا دێتە هەولێر و دیدار لەگەڵ بەرپرسانی هەرێم ناکە دیدارەکە چی کردووە دیدارەکە چی پێدوانیە گرنگ مهم ئەوەیە هاتنەکە یا ناوەڕۆکەکەی ناوەڕۆکەکەی چییە ناوەڕۆکەکەی چییە ئەڵێ ئێمە کوردی ڕۆژاوە پارێزین چۆن نیە پارێزی و ئەڕوا چۆن نیە پارێزی دڵنیاتە دەستنی مەش بەڵێ ئەڕوا دڵ ئیمڕۆ تاکیدیان کردو ئەم بەیانی وتی ئەڕۆین ئەیداتە دەستنی مەشق
و تورکیا کوردی فەقیریش لەبەر ناچاری لەگەڵ دیمەش ڕێکەون و ئەمریکاش فێڵی ڕێمەکەەوە لەگەڵ دیمەش خۆشی ئەڕوا بەجێ هێڵێ ئەوە لە لایەکی ترەوە کوردی عێراقەوی پێیان کردین بە ڕەفراندەم تازە هاتوون چی باس چیەکەن ینی گریمان وەکو ملەتێک مامەڵە لەگەڵ کورد نەکەن بۆچی ینی پۆمپیۆ دێ سەردانی هەولێر دەکە ینی لەگەڵچی تۆ بەشێکی لە عێراق بەشێکی گرنگ کابرا هاتۆتە عێراق شیعی دیوە سونەی دیوە دیە کوردی ژەوێنە جیاوازە هاتۆتە بەغا لە بەغاوە هاتۆ بۆ لای تۆ هاتووە کورد ببینێ کورد دەبینێتەوە کوردیش مهمە چونکە کورد فاکتۆرێکی گرنگە لە عێراقا دەیانەوێ ئەم فاکتۆرە لەگەڵ فاکتۆرەکانی بەغا بەیەکەوە حکوومەتێکی سەقامجی دروستکەن عادل بۆ ئێمە گرنگن ینی پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆ تێکە بەشێکە لە عێراق و ناوچەیەکی هەیە و چەکداری هەیە و پێشمەرگەی هەیە و مێژوێکی هەیە و چۆن گرنگ نییە ینی چۆن شیعی لا مهمە سوننا کوردیشی لا مهم بەڵام ئێمە کەمتر باشە پێدوانیە ئەمریکا پێویستی بە هەرێمی کوردستان هەبێت سەبارەت بە گەمارۆکانی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە داهاتوی ڕۆژئاوای کوردستان هەیەتی تەوان بەتاکیت ینی حسابی هەرێمی کوردستانەکان حسابێکی هەیە بۆ ڕۆژاواش حسابی هەیە بۆ ئێران حسابی هەیە بەڵام مشکلەکە ئێمە چییە لێرە مەسە ئێستا تۆ بچی هەنگاوە بنێ بەرامبەر ئێران زارەکەی چونکە ئێران زۆر زەرەر لێ ئەدا ئەمریکاش دوورە لێت ناتوانێت حمایە بکاتەوە لەبەرەوە کورد باشە کە پەیوەندی خۆی لەگە ئێران لەگە تووشیا لەگە ئەوانە باشە سەبارەت بە ڕاگررتنی تەوازوونی هێز لە هەرێمی کوردستان و ناوچەکە هەولێر توانیوێتی ئەو تەوازوونە هێزە لە نێوان تاران و واشنگتۆن و ئەنقەرە و وایتر تەوازوونی هێز ڕابگرێت زەحمەتە زۆر هەوڵی داوە ئەوەی پێ بکرێ بەڕێی من جهدێکی زۆریان سەرف کردووە بەڵام ئاسانیش نییە تەوازوونی هێز سرعاتیانێ ئەو ڕادی کێشێ ئەو ڕادی کێشەیە بەرژەوەندی تێرەگە تووشیا لە ڕووی بەتابەتی ئابوووریەوە ئێران حدودێکی درێژ تێ لەگەڵی مەجبوری مڕعاتی بکەی ئەبێ حسابی بەغا بکەی ئەبێ حسابی دەرەوە بکەنی ئاسان نییە چونکە ئێمە وەزعەکەمان بەو شێوەیە و ئاسانیش نییەوە چونکە کورد خۆی یەکیژنی ئەم حیزبانە یەکنین یەکگرتوونین بە یەکەوە ئیش ناکەن ناکۆکەن هەر خەریکی شەڕ دەنوکوانن لاوازبوون نیانتوانیە دەوری خۆیان بە باشی بین باشە سەبارەت بە داهاتوو ینی پێت وایە داهاتووی هەرێمی کوردستان باش دەبێت یاخود بە پێچەوانەوە مەترسی هەر لەسەر من خەناعەتم وایە داهاتوی هەرێمی کوردستان ئەگەر حیزبە کوردستانیەکان وەکو کورد فکر بکەنەوە وە کوردستانی تەوان هەر کوردیش نا خەڵقی تریشەیە لە کوردستان کوردی احترامیان نەگرێ و بەیەکە وەکو میلەتێک ڕەفتار بکەن یعنی بەیەکەوە بتوانن دەور ببینەوەوانە فەرمو پەرلەمان 3 مانگ و 11 ڕۆژە انتخابات بووە بۆ کۆ نابێتەوە تۆشتیوات دیوە ینی 3-4 مانگ دانیشن نایبێ کۆبنەوە بۆ نابێ کۆبنەوە ڕیاست نییە ڕیاست بە ئەو کابرایی کە عمری لە هەمویان گەورەترە و دووسێ مساعدی بێ بە ئەو سەرپەرشتی بکە قەیچەکە دانیشن باز چاکسازی بکەن قانونەکە لەوێ نووسووە زۆر شتی ترەیە بۆ کۆ نابنەوە من تێ ناکەم خەی ناکە حکوومەتەوە دواکەوتووە لەپەرلەمان بۆ کۆ نابێتەوە ئەی بۆچی هەڵبژێرە شتەکانمان هیچی لە هیچ ناچێت باشە سەبارەت بە ڕۆژئاوا کە زۆر جار قسە لەسەر ڕۆژئاوا دەکەی ئێستا دەبینین پێدە زێدەتر لەگەڵ دیمەشق گفتوگۆ دەکات بەڵام گفتوگۆکانی پێدە لەگەڵ هەولێر نییە پێدە هەڵەیە تەوان کە ئەو کێشانی لەگە ئەنە کەسەوانە هەیە دەبوو پێدە لە سەرتاوە بە قسەی کاک مەسعود بکەن کاک مەسعود دووجار لە هەولێر هەمویانی کۆ کردەوە و تەوزیعیش بوو لە بینیان دوودێکی زۆری سەرف کرد نیوە بۆ ئەنە کەسە نیوە بۆ ئەوان لە پاشە لە دوهۆک 2 ڕۆژ 3 ڕۆژ خەریکیان بوو ئەمریکیەکانی هێنا دینی ئەو ئیتیفاقانەی کە کاک مەسعود سەرپەرشتیکە تەطبیقیان بکردایە لە ئەوڵەوە ئەو کێشانە کەمترە بوو نا ئەنە کەسە مەجبورە و بەلای تووشجا بڕوە ناوان مەجبورە بوون شتێکی تر بکەن نە پێشمەرگەی ڕۆژ مەجبورە بوو مەمنوع بێ بچێتەوە ئەو دی و ئەمە هەمووی هەڵە بووە بڕێم و هەمیشە من پێم وتون و لە میدیاکانیش ئەم قسانم کردووە.
لە نێو سیاسەتدا گرنتی نییە وشەی دۆستیش لە نێو قاموسی سیاسەتدا بوونی نییە و ئەوە بەرژەوەندیەکانە دۆست و دوژمن لێک جیا دەکاتەوە. سەردانی بەرپرسانی وڵاتان بۆ هەولێر و سەردانی بەرپرسانی هەرێمی کوردستانیش بۆ دەرەوەی وڵات ئاماژەیەکە کە هەرێمی کوردستان بۆتە یاریکەری سەرەکی لە ناوچەکەدا و بەبێ هەولێر بڕیاردان لەسەر چارەنووسی ئەم وڵاتە و ناوچەکەدا زەحمەت دەبێت تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست.